بله بینر من هاجی مجارا منی دویم کو دروژه ویدیه مراسمین و شارتنا جنازه علی خامنه‌ای دروژه خویا دویم ده بردوام دکه. ایرو گرسین مزن جبورز گرتنا خویا داوی جره بری بلند ایران علی خامنه‌ای ره لموصلا مزن آتهران کمبونه. بده هزاران کس جلین رش لخوکرنه و پانکرتین کوینین خامنه‌ای و کوروی مشتبه خامنه‌ای هلدانه. جبلی وینین علی و مشتبه خامنه‌ای پانکرتین بمره ترامپ جی هاتنه هلدان. مراسمین و شارتنا جنازه علی خامنه‌ای در روژا خویا دویم ده بردوام دکه. ایرو گرسین مزن جبوریز گرتنا خویا داوی جری بری بلند ایران علی خامنه‌ای را المصلا مزنا تهرانی کم دبن. بده هزاران شیندار جلین رش لخوکرنه و پانکارتین کوینین خامنه‌ای و کوروی مشتبه خامنه‌ای هلدانه. جبلی وینین علی و مشتبه خامنه‌ای پانکارتین بمره ترامپ جی هلدانه. لإيراني و هفته یکی اف مراسم بردوام به نها تابوت علی خامنه‌ای و اندامین مالباتاوی ین ده ایریشه ده هاتنه کشتن لدورک وکری هاتیه دانین دا کورایا گشتی بکاربه ریزگرتن خواه نشان بده. او یک روژک پشتی کو جنازه وی ده هولکه گرتی ده جبو برپرسین پای بلند این ایرانی و رای دارین بیانی هاتن داین او جی دا کو سرساغی پیشکش بکن. 5 تابوت کو به آلین ایرانی هاتنه پیچان لسر پلاتفورم هاتنه دانین. دناوان ده تابوتک بچوک او جی یا نوی علی خامنه‌ای دما کو هاتا کشتن 14 مهی بو. شیندار لهولا فره سکنینه دا کو نمیجه بکن. هر وها لسنگا خود خن دگرین و آلین کومارا اسلامی ده هجینن. لآلی یکی دنجی مشتبه خامنه‌ای جی دما کو دیری شاکو باویوی هاتا کشتن ده برین دار ببو و حتی نها ده توینه نو ده خویانه بویه. مراسم جنازه ده قوناغه که کریتیکا دیروکا ایرانی ده بکته. شر بری کفتن که دمکی ابو واشنطنی را هاتیه راوستاندن. لگوری مالپرا اکسیوس سروکی دولتین یک بوین امریکای دونالد ترامپ گوتیه کو دانوستاندنین آشتیه جبر مراسیمی جبو هفته که هاتیه راوستاندن. هر وها ترامپ گوتیه کو به هبونا هم میره برین ایرانی واشنطن دکاروان همویان به یک گله جهولی راکه و حالی زیده کر. لیبلی ام وی یکی ناکن جبر کو و دمی کس نامینه کو ام پیره دانستاندنا بکن. از ماتما امامه دما کو دبینم هن ایرانی دمراسیما جنازه ده دگرین. از باور دکم کو گل جخامنه‌ای نفرت دکر دبکو او هیسر سختنه. بالیوز خانه ایرانی لارمنستانی برسفدا گوتنین ترامپ و گوت هون وان تشتان فام ناکن جبر کو نه شارستان نه دیروک و نجیرو متوهیه ده سیستماری و برنا ایرانی ده خامنه‌ای نتنی سروک دولت دوری بری شورش اسلامی بو لی اوکین و نرین عرده امام شیعی یه 12 ده دیتن مرناوی ده ایری شکی ده آلیکی سمبولیک آبهیز ده نواگل ایرانی ده چکر هنکرنین اسلامی بگلن پری فرمانددن کو مری دناوا روژکی ده پشتی مرنه وره و شارتن. لی مراسم جنازه خامنه‌ای جبر خطرین تکلداری لدارخستنا مراسمک جنازه آمازن ده دماشر ده هاد به پاشخستن. درباره وی راپوره و وی مجاره دجی نهاج سلیمانی چاودیر و شیروکار سیاسی فرزین کرباسی بمریه دم باش بریز فرزین تو بخیر تفلی برنامه آمه بو. سلاوتان لبید لخزنتانه. بله از جپرسا خونی دست بکم بر پرسین کمارا اسلامی یا ایرانی گرینگی یک مزن ددن مراسم علی خامنه‌ای چما افقاسی اف مراسم جبو کمارا اسلامی گرینگه؟ هر وقت زنن
تقریبا یەک ساڵی ڕابردوو کۆماری ئیسلامی تووشی شەڕێک بوو کە ڕیشەی ئەو شەڕە هەڵگەڕێتەوە بۆ 47 ساڵ مانەوەی کۆماری ئیسلامی لەسەر دەسەڵاتە. یانە کۆماری ئیسلامی لە سەرەتای هاتنە سەر کاری دژایەتی جیهانی غەربی کرد، دژایەتی ئیسرائیلی کرد و لە ناوچەکەیشە بووە هۆکاری ئەوەی کە ناسەقامگیری بە ئەم ناوچەیە دیار بوو بە فکری ئیدۆلۆژی و ئەوەی کە گەرەکیان بوو ئەم شۆڕشەی خۆیان بە وڵاتانی تر بنێرن و ئەوەی هۆکاری ئەوەیە کە پروکسیەکان یا نیابەتیەکانی ئەو کەسانەی یا ئەو گروپانەیە کە سەر بە ئێران بوون لەم ناوچانە بڵاوایان پێکراوە. ئێمە بۆ نمونە توانین حیزبوڵای لۆبنان، حوسیەکان لە یەمەن و حتا ئەوەی کە لە عێراقا لە دوای ڕووخاندنی سەدام ڕوویداوە. یعنی هەموو ئەمانە بووە هۆکاری ئەوەی کە بەنۆعێک دنیای غەرب، جیهانی غەرب بەرامبەر بە کۆماری ئیسلامی ئیتر بێدەنگ نەبێت و تووشی ئەم شەڕە بوون. ئەم شەڕە کە تووشی ئێران بووگە ئیمڕۆ نەتیجەی ئەوە بووگە کە تقریبەن وەکو ترامپ خۆی ئەڵێت سێ لایە یا سێ چین لە ڕەهبەرانی ئێرانیان لەناو بردووە و ئەوەی کە ئێستا ماوەتەوە وەک جێگری خامنەیی هێشتا نادیارەوە شاراوەتەوە. ئەم مەسئلەی ناشتنی ئاغای خامنەیی و ئەوەی کە هەفتەیەک گەرەکیانە بە ناشتنی ئەم ڕەهبەری خۆیان تەبلیغاتێکی گەورەی بۆ بکەن و بە نۆعێک بازیابی و دروستکردنەوەیکی دووبارە بۆ ئەو ئێعتبارەکە لە دوای ئەم شەڕە شکا بوو. یعنی دوای ئەوەی کە هەموو کونج و کەلەبەری ئێرانیان لەناو برد، ماسکەرەکان، هەموو ئەو جێگەرەکە کۆماری ئیسلام و ساڵانێک پارەی بۆ خەرج کرد بوو لەسەر مەسەلەی ناوەکی و ئەوەی کە هەموو ئەو سەرمایانە لە ناو ئێرانە تیاچووە و ئەمە بووە هۆکاری ئەوەی کە کۆماری ئیسلامی بە لاوازی دەرکەوێت. بەڵام بە کۆکردنەوەی خەڵک و بە نمایشێکی جەماوەری قەستیان ئەوەیە کە ئەم ئێعتبارە بگەڕنەوە و نیشانی بدەن کە خەڵکیان لەگەڵایە. ئەلبەتە لە ساڵی ڕابردوو ڕاپەڕینێک کرا لە ئێرانە و 140,000 کەس خەڵک کوژراوە. یعنی هێشتا ئاماری دقیق نییە چون ئامارێک وجودی نییە، تۆ ناتوانانی بڕی ئەو ئامارە دقیقە دەربێری کە چەندێک کوژراوە و چی کراوە لە سژنەکانە کێ هەیە کێ گیراوە، ئەمانە دیار نییە. بەڵام ئەوەی کە وازەحە خەڵکی بە زۆرینەی خەڵکی ئێران ڕازی نین لەم دەسەڵاتە، یانێ لە عملکردی کۆماری ئیسلامی لە توو لەم ساڵانە ڕازی نەبوون، چەند جار ڕاپەڕینیان کرد. بەڵام ئەم ڕاپەڕینەی ئەخیر بووە هۆکاری ئەوەی کە کوشتارێکی گەورە بکرێت و ئەم کوشتارە ئێعتباری کۆماری ئیسلامی هەم لە ناوخۆی و هەم لە دەرەوە شکاند. بۆیە ئەم مەراسیماتەوە گیراوە بۆ ئاغای خامنەی چ لە ئێرانەوە چ لە عێراقاوە بە نۆعێک گەرەکیانە ئەو ئێعتبارە لە دەستچووە بگەڕنەوە بۆ دەسەڵات. بەێ ئەس vê pirsêjî ji te bikim nûner û berpirsên gelek welatan nihal Tehranê ne. Di nav wan de Erebistana Siûdiyê û çend welatên din ku di nav wan û Îranê de nakokiyên tund hene. Gelo niha Îran bi rastî derbasî qonaxeke nû dibe bi taybetî bi peymana Trump û bizîşkiyan û danûstandinên Qeterê re. بەڵێ ئێران ئەم هاتووەتە پای ئەم تەفاهمنامە ئەلبەتە دوای ئەو شەڕێ ئەخیر کە لە تەنگەی هورمزە لەگەڵوی هورمزە بوو و هەموو وڵاتانی کەنداو کەفنە بەر شەپۆلی هێرشی ئێران، هێرشی موشەکی و درۆنی ئێران و زەرۆزیانێکی یەکجار گۆرەیان پێگەیشتووە. بەڵام لێرە مەسئلەیەک هەیە، ئەویش ئەمریکایە. ئەمریکا بە نیشاندانی هەموو هێزی خۆی، هاوردنی هەموو ئەو هێزە تەکنۆلۆژی تازە بۆ ئەو ناوچە، بەڵام بەو جۆرە نێتوانی هەم بەرگری کا لە وڵاتە عەرەبیەکان کە زەرەرێکی یەکجار زۆریان لێکەوت بوو و هەم نێتوانی بەو جۆرە ئێران پاشەکشێ پێ بکات، یعنی زەرروزیانی لە ئێراندا، بەڵام نێتوانی گورزی کوشەندەی لێبات و بۆیە ناچار بوون هەم بۆ مەسئلەی اقتصادی جیهانی، مەسئلەی نەوت و گرانبوونی بەرهەمە نەوتیەکان لە دنیا و هەم ئەوەی کە
بە نۆعێک ئەمریکا زەرروزیانی لێکەوت بوو لەسەر ئەوەی کە خەرج و ئیسلاحان هەزینەی ئەم شەڕە بۆی زۆر بوو و بۆ ئەوە هاتنە پای تەفاهمێک هاتنە پای ڕێکەوتنامەیە کە لێ تێگەیشتنێک کە کۆتایی بێرن بەو قەیرانە کە بەتایبەت لەسەر مەسەلە اقتصادی دروست بوو ئەم وڵاتانەیە کە لە کەنداو هەن وڵاتە عەرەبیەکانیش بەو قەناعەتە گەیشتون کە ناتوانن هەموو هێلکەکانیان لە سەوەتەی ئەمریکادا بنن و خۆشیان ئەبێ لەم ناوچات تەفاهمێک دروستکەن بۆ کە بتوانن درێژە بە مانەوەی خۆیان بدەن بۆ کە بتوانن اقتصادی خۆیان نجات بدەن ئەلبەتە ئێران نیشانی داوە کە هەر کێشەیەکی لەگەڵ ئەمریکا بێت و نەتوانێ حەلی بکە و گەرەکی بێت بە زۆر حەلیکە هێرشە کاتە سەر ئەو وڵاتانە ئەیسە لەم ئاخرە بینیمان با بەحرین عمان و ئێمارات حملەی کرد هێرشی کردە سەر وڵاتانە چون گەرەکی بوو پەیامەکە بە ئەمریکا بگەێنێت هێرشی کردە سەر ئەو وڵاتانە بەهانەکەشی بوونی پێگەکانی ئەمریکایە لەو وڵاتانە بۆیە بەڕای من حزوری ئەو وڵاتانە لە مەراسمە ئەوڵەن حزورێکی زۆر بەرز نەبوو جیا لە پاکستان و عێراق کە زۆرترین و بانترین مەقاماتیان هاتبوون باقی وڵاتانی تر لە حەد معاونەتەکانە ئیسلاحەن لە دیاری دەدەرەکانە بوون هاتبوون بۆ ئەو مەراسماتە بۆیە من پێم وایە هەموو ئەو مەراسمە بە نوعی دیپلۆماسیکی شاراوەیشی پێو دیار بوو یعنی حزوری ئەو مەقاماتە نیشانیدا چەندێک ئەو وڵاتانە گرنگی ئەدەن بە ڕابەتەیان لەگەڵ ئێرانە بەێ ئەس بالێ بکشینم سەر vê mijarê rastî tevî danûstandin û agiribestê jî lê Komara Îslamî ya Îranê berdewam e di êrîş û bordimankirina navendên Partiya Rojhilatê Kurdistanê. Çima vê êrîşnayên sekinandin Komara Îslamî çi dixwaze? ئەوەڵ لە گشتی کۆماری ئیسلامی ئەمە جار ئەوەڵی نییە و بەردەوام لەگەڵ کووردا یانە بەگشتی لەگەڵ کووردا مشکلی هەبووە چ لە ڕۆژانی سەرەتای هاتنە سەرکاری و چ تا ئێمڕۆی کە بە درۆن و بە موشک هێرشە کاتە سەر حیزبە ڕۆژهەڵاتیەکان ئێمە حیزبە ڕۆژهەڵاتیەکان بە نسبەتێکی کەم یا زیە ئەمانە نوێنەری گەلی ڕۆژهەڵاتن ئەمانە بۆ ئەو گەلە کارەکەن جا بە هەر ئیدە و هەر فکرێکەوە ڕۆڵەکانی ڕۆژهەڵات لەناو ئەم هێزانە بەشداریان کردووە ئەو ترسی لە حیزبە ڕۆژهەڵاتیەکان لە واقع ترسی لە گەلەکەی خۆیە چون ئەزانێ پەیوەندی ئەمڕۆ حیزبانە لەگەڵ خەڵکەکە یەکجار بتەوە و ئەمان نوێنەرەتی ئەو گەلاکەن بۆیە لە ئەم تقریبان 3-4 ساڵی ڕابردوو بەردەوام بە درۆن بە موشک هێرشی کردوێتە سەریان و ترسی سەرەکیشی ئەوەیە کە کوردستان ببێتە دەواازەیەک بۆ ڕزگاری ئێران و بۆیە ئێمە ئێمڕۆ بینین لە کوردستانە کوردستان ئەلبەتە من ئەڵێم لە سەروەی کوردستان و تا خوارێ کوردستان چون ئەزانن لە ئێرانە دابەشکاری کراوە لە بین پارێزگاکانە بە ناو ئازەربایجان بە ناو ئەوەی کە جیایانیان کردگەسەوە ئیلام کرماشان کوردستان بەشێک گۆرێک لە سەروی کوردستان ورمێ ئەمە کوردستانە لە ئەوە لێمان معلوم بێت بۆیە کوردستان بەگشتی بۆیان خەتەرە بۆ ئەوە کە ئەزانن گەلی کورد لە سەرەتاوە تا ئیمڕۆ پاشەکشێ نەکردووە لەسەر مافەکانی خۆی پێداگیری کردووە بۆ ڕزگاری خۆی خەباتی کردووە بۆیە ترسی سەرەکی ئەو لە کوردستانە و ئەم میلیتاریزەکردن و بە ئەسکەریکردنی ئەو ناوچەیە نیشانەداکە چەندێک لە گەلی کورد ئەترسێت و هێرشکردنە سەر حیزبە ڕۆژهەڵاتیەکانیش لەو ڕاستایەیە بەێ gelek spas ji bo beşdariyate çavdêr û şîrovekari siyasî Ferzîn Kerbassî bimere bû gelek spas.